خواتان لێبیتن خۆشەویستان ئەمن دکتۆر دلێر شینەمە خاوەن بیرۆکەی پرۆژەی میهرەبانی پرسیارێک لە ناو مێشی هەندێک کەسی دروست بووە ئەمە چەند جارێک ڕامانگەیان پشکمان نەمایە بەڵام ئێستا کە دەڵێن پشکمان هەیە داوا لە خەڵکی دەکەین بێن پشتی خێری و پشتی ئیسtismاری بکڕن باشە لەبەرچی پێشتر گوتمان پشکمان نەما ئێستا لۆ پشکمان هەیە ئایا پشکمان زیاد کردیە نەخێر لە سەرەتادا 7500 پشک بوو بەڵام دوو جاران ئەمە پشکمان گەیشتە سفر بەڵام لەبەر ئەوەی هەندێک کەس تێنەدەگەیشت لە پرۆژەیما ئەمە نیظامی ئیقالەماندانا ئیقالە لە ڕوو شارعیەوە لە فقی ئیسلامی بە ئیستحسان دادەندرێ بە چاکە دادەندرێ ئیقالە واتە چ واتە یەک گرێبەسی لەگەرێکەکی دەکا بەڵام پاشان پەشیمان دەبیتەوە لەبەر هەر هۆکارەکەی یاخود واقع وجودی هەیە یاخود وەهم و خەیاڵە لۆ نمونە یەک دەچیتن خانەکەی خۆی دەفرۆشیتن عەقدی دەکاتن لە مەکتەب عەقارەتیی بەڵام دەرێن پەشیمان بوونەوە نییە لە عەقدەکەی وا نووسرایە بەڵام کاتێک کە دێتەوە ماڵێ خێرزانەکەی دەرێتن ئەگەر خانەکەی بفرۆشی ئەمە زیست دەبم دەچمە ماڵی بابم ئەو کابرایە نازانی چ بکات دەستۆکنەوێن دەر ئەگەر ئەو عەقدەی کە هەیتی لێ بیگەڕێنەوە دەبی 5 وەرەقە زەرەری دابنێتن بەڵام میهرەبانی ئەمە ئەو شتەمان پێ سەحیح نییە لێیەکە ئیقالەمان دانایە دەرێ مادام ئەتوی تووشی کێشەی بووی فەرمو ئەمە پارەکە دەدەینەوە ئیقالەکردن لە ناو میهرەبانیدا خێرە چاکەیە چونکە ئەمە قەنەعەتمان وایە خێر نەخلاص دەبی نەخراب دەبی نەخەسار دەبیتن پرۆژەی میهرەبانیش پرۆژەی کاملەن بزنس نییە کۆکردنەوەی خزمەت خێر خۆشیە یارمەتی هەموو کەسێکی دەدەین لێ ئەوانەیە کە پشتیشان کڕیا ئیقالەی دەکەین بەڵام لەبەر ئەوەی ئەمە زۆر شەفافین و ئەو پارەیە کە دای تێما ئەمە پشکەکەی لەناو ئەو دار و دیوار و ئەو ئەچیزە و ئەو ئەمێرانەیە ئەمە هەوڵ دەدەین لە خلالی 5 مانجی پارەکەی لۆ پەیدا دەکەینەوە لۆی دەگۆڕینەوە یان پشکەکەی دەفرۆشینەوە یەکێکی تکە لەبەر ئەوەی ئەگەر هۆکاریکەی ئیقالەکەی واقعی بیتن یاخود خەیاڵات و وەهم بیتن ئەمە پارەکەی دەگەڕێنینەوە چونکە ئەمە خێری خۆمان خۆش دەوێ خزمەتی خۆمان خۆش دەوێ لێیەکە ئیقالە جاری دووەم پشکمان بوویتەوە خۆشەویستان 7500 پشکە نە ئێستا زیاد بووە نەزیادیش دەبیتن نە لە داهاتووش پشکەکانمان زیاد دەبیتن لە سەرەتادا حیسابی هەمووی کرایە بەڵام ئیقالەکردن هەیە و خەڵک پەشیمان دەبیتەوە و خەڵکی جدیدیش دێتن ومێد دەکەم ئەو پشکانێکی ئیقالە دەکرێت خەڵکی خێرخواست جێگەی بگرنەوە و ببیتە ڕەسیدی نەخۆشی هەژار سەلامی خواتان لێبی.